بەڕێز مەحما خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە گێچەڵە بەردەوامەکانی بەغدا بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز مەحما سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەو خاڵانەی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بۆ عێراق دانراون تا چەندە گرنگن؟ ئێوارە باش، سوپاس بۆ کوردستان 24 بەخێر، سوپاس بۆ تەماشەوانێت وە بەرێز. ڕاستی مەدوید ئەو کۆمبوونە بەردەوام بانە و بەردەوام بنجی هەتا مافێ خەڵکێ مەی کوردستانی دستوری قانونی مرۆڤاتی نایت هەتا ئەم وەرنەگرن و بەسە بەغدا پێلەیسکە و بچاوەکی کێم هەرێما کوردستانی و خەڵکی هەرێما کوردستانی تەماشە بکە. ئەس داوێت کمژی بەیانێکی ما کارکردە خەڵکی کوردستانی دەنگدا نۆنەرێت خوا کە چوون بەڕەوانیان مافی دستوری و یاسەی بێتەکردن و ماف و حقوقە. ئەرێ باشە ئەڤڕۆ بەغدا تایبەت وزارەتە دارایی پێنگاوەکە دژوار نەباش نەیاسایی نەمرۆڤاتی فرق و جدایەکەیت کە تا نێ ماڵا کوردی داخوازیامش لستێت کوردستانی یەک دەنگە یەک ڕوو هەمووژی بایکۆتێ بکرن بەرلەمانی عێراقی هەتا بوجا هەرێما کوردستانی و معاشێت خەڵکی کوردستانی فرق و جدایە معاشێ موچەخۆرێت دهۆکێ وێت بەسرانینە ئێت سلێمانی و بەغدانینە ئێت ئەربیل و مووسلێنینە. ئەرێ بۆشە وەکومەدوێت دیخار هاتەکردن معاشت پاشفەمای زەمانێ کۆنتۆڕۆلکردنا داعش مووسلێ و ڕمادی حکوومەتە عێراقی ئەو موچە دانی. ئەرێ بۆچی موچێت هەرێما کوردستانی کە حجە تاوانژی بوو سەرهژمێر بوو سەرهژمێرجی هاتەکردن و بەشی هەرێما کوردستانی بەرامبەری دنیا هەمووی بەیان بوو 7 ملیۆن ئینسانی بەرامبەری 45 ملیۆن ینی مافی هەرێما کوردستانی 16 سەدی بوجا عراقی فیدرالی نە 12.69 ئەوان پێنگا بە ڕاستی ئەف پێنگا ڤیرۆڤ ڕوونشتنە کە گەلەکە گرنگ و سوپاس بۆ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی، سوپاس بۆ کابیناوی، سوپاس بۆ شاندێ ئێمەل نۆنەراتی حکوومەتە تەنفیدی بەرەی سوودانی. ڕاستی سوودانی بێژێش مەڕە و بەسل سەر عەردێ ناپێژێ وەکی گوتی سەر عەردێ کار نینە. ئێستا بەسە داخوازی بەسە زمانێکی داخوازیەکە نزم ئاستەکی بلند یەک و ڕنگ و داخوازیە بکن ئۆم بەیان بکن کی لستە کوردستانی نتوانێ بەڕەوانیە الماف و حقوقی ملەتی کورد بکە. یاک هەرێما کوردستان حکوومەتە هەرێما کوردستان سوپاس هەموو بەیانات و داتەبێت داینە حکوومەتە بەغدا و ئەو دەبێژن دوو سەرهژمار هاتەکرد، سێ بوجە، چار تەوطین المعاشات. بۆچی قسە معاش لازمە فرق و جدا بێتەکردن کێش و بەکێشی سیاسی مادە 140 چێت بێ چەندێکی دیترێ نەیتە چەند ساڵە دیت نەیتە تەطبیقکردن. ئەمە چه حەقێ کێشێت نێوە هەرێمێ و بەغدا سەر نەفتێ مشاکلێت عێراق پەیدا کردە ئەو کێشێ دوانە ئەمە ماف و حقوقێت موچە و داینێ باشە کەما نەفت کوردستانی دەر زۆر باشە موچە ئەم نەخەڵکی عێراقینە موچە نەدانەمە باشە. بەڕێز مەحما ینی بەغدا دەستور پێشێلەکە ئەسڵان حساب بۆ بڕیاری دادگای فیدراڵی هەر ناکات سەبارەت بە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. باش ئەمانە بۆکە لە پێناو چییە ئەم خەرقە دەستوری یاسایانەکە بۆ؟ ڕاستی هەتا ڤێگاڤێژیشدا بەغدا مراهەنەت کرد بەلبەلا و فەرقێ و جدایە و پێلەیسکێ و ئەv پێشکەفتن و ئاساییش و ڕاخۆڕێگرتنە خەڵکی کوردستانی بچمینێ. یعنی بەلێ خەڵکی کوردستانی سوپاس ئسباس کرد پشتی بەشداریکردن 400 شەهەدەتیا چاودێرێ ناودەوڵەتی هەڵبژارتنەکە شەفاف هەردوو حزبێ سەرەکی هاتنە پێش حکوومەتەکەی تەشکیلکەن مەداخواست کرە بەغدا تەعاملێ کێ ڕەهونکاربن بکن پشتی ئەف گرفتە و ئاستەنگە و فێلە و فوتە و محاولاتێ
بردوامی كون خلقت كردستان إرادة ومافهم دستورية وان بدنا لاي أفيا بينغافا وأزجدور نابينم أو شي بلانك دركي وداخلي بو هكا هريما كردستاني وضعي ولا بدا بلي او رودانيت كال دافري تشيبو غهاريني دافري تشيبونو وملتي كرد بيك دستي بيا رنگي هل بجارتنا كباك ديمقراطي دا يروح هردو حزب السركي هذا بيش حكومتك ابهيز تشكيل بكن دا خوازيش نو نريت كردال بغداد بكن هو ثاني وكا ملتي كرد بيك دنگ بيك روچنا شاچونا هل بجارتنا البر سوداني بسكن البر ما في حقوق هذا ما فكي دستورية ما بريارة محكمة دادقا بلندا اتحادي هيا ما هسر هجمار او شي بلغنامه کی بيانه كبري نوت گوتن ريجاك هريما كردستان نهنديا هكا كرد خلق كردستان اجدر في ماضى اجدر في حكومه در في هريما كردستان هذا حساب كر هجمارا كردا بيتا 23 صديش اش موچا اش خلقي عراقي افي بصبان بيليسكا وفان بلبلا ونكوكي باوجنا مالا كردي بلا ام جيل بر سوداني بكون ما تب ملتي كردو مالا كرد همو تشبو بري سوداني كر وبو حكومة عراقي الفي باردوخا وفي قشو هواي الني باش الدبري دو تغييرات المنطقة تشيد بنو معطيات المنطقة نلبا جواندي حكومة عراقي دا ايرو ركوبري البرخلكي كردستاني بكا دا خوازا مش لستة كردستانية بشيويكي بقوات يك دنگ بيك رنگ چند بيشن اري ان موچو وما في حقوق وما في دستوري ان بايكوتي بكن بو تعليق جلسات البرلمان باشا لا اجري جبجينا كرني وخالاني كدان رابو حكومة العراق كشانوي هرمي كردستان يعني لا انا كان هرمي كردستان لا بروسيس سياسي بريارة حتمية العراق يعني نكيشانا البروسيس سياسي من قلت كيشانا وبايكوتي بروسيس تعليقي جلسات بيتكرن ما ام ايرو هندك ما فينا او ما فزجي بوجيا دنگدانا سر هندا يا سيد جرينجن حكي نونريد كردنشن نسابي قانوني تماو نابي اوجي فشاركي ديمقراطيا بايكوت نل جواندي نل عراق ده ونل جواندي هرمي كردا بل فشاركي ديمقراطي بكن بايكوتي تعليقي جلساتي مجلس النواب يتكرن دا زانبن خلق كردستان نو نريد وان ندرازينا هر وسانه دا خوازت كن بوجا سي صالح هاتيه درباز کرن یک خاله هاتيه پیش او شي يا خاله کی مهمه متعلقه اوان كومباني دايني كومباني حقي كومباني كالهريمي كردستان نف دري خستينا وشاندينا وريكرينا بوش درفي ولات اواجي القازانجي والبجواندي داري عراقي وابوري عراقي ده وكو دفركي درجاكي استراتيجي تتفكرن هناردني نفتي مروب نزاني شركل بنداوي سبس شركل نيفا ايران وامريكا تشيب الخليج نفط عراقي هم سكنه هكا بوري هريمي كردستاني بوج مينائي جهان كاربكا او انقاذ ابوري عراقي ديو كشكا بيدوانيتي كشكا تيغشتنا يعني بيدوايا حكومتي عراق لو تيغشتوا بغداد لو تيغاكا ناوچەکە بە گۆڕانکاریی گەورە ئەڕات ئەمەی ئەیکا بەرامبەر بە هەرێمی کوردستان زەرەرە نەدەنکردنی ما نۆنەری هەرێمی کوردستان نەدەنکردنەی ما و نەستخدامکردنی ما فشارەکی زەختێکی سەر حکوومەتێ ئەم گشتنەوەی قوناغێ نەیەک ڕێزی مالی کوردی یەک دەنگ یەک ڕوو ئەوەیە حکوومەتی بەغدا مڕاهناتە سەربانت کە بەلێ حکوومەتی بەغدا گەهشتە قوناغەکێ ئەف کێشەی و گۆڕانکاری لە الهەرێمێ الفێ دەڤەری هاتینەکردن سووریا دەڤەری لوبنانێ البان دەڤەرا الفلسطینێ
اليمني وينكرن أفهموا نلبجوندي عراقي بس وكي قلت الحقوق يراد له حلوق يعني ندنكرني إنه نريد كرد البغداء أم قالنا فيقنا نيك ريزي أبا أو بغداء مراهنات كأنه كرد نيك دنجن نيك ريزن مراهنات كن برتو بلاو كرني مالي كردي مراهنات كرن ندنكرني لستيت كردستاني مراهنات كرن نفيسرا رش نفيسا كيش سروكاتي لستيت برلماني كردستاني بو حكومة رادستي كومبوني او اداره الدوله بكن زۆر باشە بەڕێز مەحمایەکێک لەو شانێک من زۆر سەرنجیم ئەوەیە کە کاتێک کە سەرۆکوەزیرانی عێراق سوودانی یەتە هەرێمی کوردستان یاخود وەفدی کوردی ئەچنە ئەوێ بە تایبەتی کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئەچێتە ئەوێ یان یەتە لای دانیشتنوو کۆبوونەوەیەکەن هەمیشە سوودانی باز لەوە کات کە ئەم پرسیار بێ چارەسەر بکرێ ئەمە حەق و مافی هەرێمی کوردستانە چارەسەری یەکەین پێ دوایە ویستێک هەیە لە دەرەوەی ئەم بۆی کە پرسی موچە چارەسەر نەکرێت چکە نیەت هەیە ئایا ویستێک هەیە لەسەر و ئەوە یاخود لە پشتی ئەوەوە کە نەوێ ئەم پرسە چارەسەر بکرێت وەکی سوودانی گەلک ڕاستی ڕێزگرتنێ بریاری خۆتکە و بۆ مالی کوردی و هەموو ماف و حقوقا بەرێ هەنێک لستت هەینە ڕاستی تایبەت یعنی وەزیری ئیدارەی هەر پێنگاوەکێ سوودانی داخوازت کە ئەو پێنگاوەکێ چەتە پێش لادانی حقوق و مافی هەرێمی کوردستان بووجە و موچە بێتەکردن لژنەی داراییژی ڕاستی ئەو وەکو گوتی سیناریۆک دروست کردیا يعني شو خالد بوجي نانيرن بس خالد متعلق بهريمي كردستان شاوا بكار بينن دجي مالي كردي ودجي مافو حقوقي كردي اجبر هيك قشتينا اقوناغك همو كيشيت عراقي سبب او كيشي سبب او حقوق ومافي هريمي كردستان البوجي عراقي دينا لازم ام في سيناريو لابدن ام نهيلن كل لجنة اداري الهاري برلماني عراقي فيدرالي شي وزيرة اداري عراقي داخواز بكن داخوازي برلمان بكن داخوازي الليداناوي بكن استجواب بيتكرن رفع الحصانة او خرقك الدستوريتك خرقك قانونيتك دجي برياري دادگەی فدرالی کار دەکا دژی فرق و جدای مالی عراقیتکە ماف و موچەخۆی هەرێمی کوردستان نادێتێ ئەوە ئەو فێل و فوتە کار دەکا پێویستە داخواز بکن رفع الحەسانە سەر vê پۆستی بێتەکردن بەڕێز مەحمە عەقڵیەتی پێدوانی عەقڵیەتی بەغدا گۆڕاوە یعنی تەنانەت دووکو يعني فيدرالیش بابڕە لەگەڵ هەرێمی کوردستانە ناکە بۆچی تعاملە پارێزگاکێک گەر هەرێما کوردستان ناکە بۆ بڕاستی عقليتي بغدا گەیشتە وێ قوناغێ ئەنۆ ئەv قوناغا و ئەv گۆڕانکاری دەڤەرێ نەلبەژەوەندیاوانە نەدەنکردنی مالی کوردی یەک ڕنگ و ڕوو ئەوە نەهێلایە بەغدا حەسابەکی بۆ تێبینیەکی ترس بەرامبەری مالی کوردی بێ حەساب بکە یادی ترێشی ڕاستی منە دیتێ ڕۆژێکێ لستت کوردستانی یەک ڕەنگی ڕوونی ڕووی چوونێ داوا کرینە چل سەر سوودانی و چل سەر کابینی وزارەتی دارایی ئەوە پێنگاوی دژی دستوری عراقی تاڤێژن دژی بریاری دادگەی باڵا فدرالی تاڤیژن دژی یاسە تاڤیژن دژی ماف و حقوقی ئینسانیەتێ تاڤی داوێت کەمل مالی کوردستانی یەک ڕۆنگی و ڕوو فشارێکی سەر عراقی بکن چ ناو دەوڵەتی چ داخلی قەزیا کوردی و قەدیا موچە و بووجە خوانێ مدێت تەدویل بێتەکردن بۆ هەتانۆمێ سەکنن چاوڕێی بەغداکە سەدەقات ئاما بکە ئەم نا ئەم بەشێکی مهمن
پرۆسا سیاسی ئەم دعمە حکوومەتە سوودا ئیرۆکە ماڵا کوردی دعمە سوودانی نەکرد بەرێ سوودانی نەکاری یەک پێنگاوێ کار بکە بۆ ئەم لەواز بەرامبەری بەغداد بینێ بێتفاقیامە نەیەکگرتیامە مەڕێزل نەتایجێت هەلبژارتنێ و بریارە ملەتێ کورد نەدامە مەڕێزل الكارثات ملتي كورنا مريز الكارثة شنغالي وقرابونا شنغالي ما ازيديا ما هاتان هنا كريا البغدا براسي مكاركي وكي كار وكي بو مالا كردي وكي بو سرك بنمايك دستوري قانوني بريار دادگاه فدرالي اتفاقيات وبرنامج سوداني ما كارنا كريا برس محما خليل اندامي برلماني عراق لدهوك ولا قال ما ابو سباز با مدمني برستان بخير بين